ئێوە کە موسپاسی کەناڵە بەڕێزەکەتانەکەم هیوادارم خۆتان و کاندیدەکان سەرکەوتوو بن. من ناوم ئەمیر محەممەد ئەمین سعید، خەڵکی هەڵەبجەی شەهیدم لە ساڵی 1950 لە هەڵەبجە لەدایک بووم بەرامبەر باخی میر. ئامادەی تەواو کردووە، ئەیتر بە وەرزی زروفی سیاسیەوە نەمتوانی تەواو بکەم. گەڕامەوە هەڵەبجە لەگەڵ ئەو جوانی سروشتا خەریکی زەرعات و باخ و ئەوانە بووم. پاش فترێکی ئەوەی پێش ئەو کارەساتە ناهەموارەی چیمامانانەی هەڵەبجە هاتوومەتە سلێمانی، ئەوە ئێستا لە سلێمانی ئەژیم. 30 ساڵێکی وەزیفم لە دایرە ڕێگاوبان بووم، دوای چوومەتە وەزارەتی تەندروستی لە خەسەخانەی ڕزگاری مدیری لە ئیدارە بووم. تقریباً لە 2020 شاخانەشین کراوم. لەبەرەوە من ژیانی ڕۆژانەشم بە ئام ئاوا ئەگوزارێنم بەهانی کە لە خەو هەڵەسم ئێمە دەرەوە ئەچمە کتێبخانەکان بزانم ئەو ڕۆژە چی دەرچووە، کتێبی تازە، ڕۆژنامە، گۆڤارەکان، ئەوانەی کە هەبێ ئەوانەی کشێ لە شعب کە بۆم دانێن سەرقاڵی ئەو مەتاک و تقریباً دەوری 11 لە 11 ئیتر ئەو خوشکە بەڕێزانی کەناڵەکانی ڕاگەیاندن دێن چاوپێکەوتنە لەسەر بارودۆخی ئەمڕۆ، لەسەر ڕۆتی شێری ئەمڕۆ، لەسەر باری سیاسی و ئەم زلوفە ناهەموارەی کە بەسەر ئەم میلەتە ستەمدیدایە هاتووە. زیاتر سەرقاڵی ئەوەمەوە شەوانش خەریکی خوێندنەوە تا دەوری سەعات 2. شعر بەڕاستی لای من وڵاتێکە بێ پەساپۆرت بەبێ نامە بێ پەساپۆرت، من ئەگەر بێت و لە خانەقەی شیعرانە بێ هەر لەوێ ئەخەوم و لێش سەرخەوەکەم بشکێنم. شعر عالەمێکی زۆر فراوانە گۆڕێ، سەنگەری شعر سەنگەرێکی زۆر فراوانە. وەختی خۆشی کۆمەڵێک قسەمان لەسەر ئەو دەنگە تازانە کرد، یادی بەخێر کەژاڵ ئەحمە و لەگەڵ حەمەکە حەمەسای حەسەنان لەسەر ئەو دەنگە تازانەی کۆمەڵە دەنگی جوان هەن تەقە لە ماڵی شعرەیان ماڵی شعر جوانتر کەنەوە لێ بەداخەوە من ناشنە خانەی شعرەوە. تەمان شعر لای من وڵاتێکی گەورەی و بێ پەساپۆرتە و سەنگەرێکی زۆر گەورەی لای ئەمیر. وەکو عەرزم کردی من هەر لە سەرەتایی بڵین لە مەرحەلەی یەکی ناوەندیەوە کە پێی دەڵێن بەڕاستی زیاتر ئێمە ئەوانە سەرقاڵی سیاسەتۆمانە بووین. مەوسوعەی سەغیرە و بە 150 فلس بوو ئەمان کڕی مەوزوعی زۆر جار ئەدەبیتی ئەکە زۆر جاشتی دەکەوە هەر لەوە ئیتر سەرقاڵی کتێب بووین و لەگەڵ ئەوە ئیتر من لە خێزانێکی ئەوەش لەدایک بووم بڵین زیاتر مارکسی بڵێن ئەوە زیاتر ئەمانە بۆ هاندەری ئەوەی کە من دایمەن متابعی ئەو گورناڵەی ئەوانە دەرەچۆ جێدانی بە کوتەرێک ڕشع بۆکو بیری نوێ زیاتر لەگەڵ ئەوە کە هێنا وردەوەردەی تر لەوەش تەرازام چوم سەرقاڵی کتێب خوێندنەوە بووم. بە درێژایی دوای قوتابخانە جێبەجێکردنی وانەکانی مەکتەب یەکسەر پەلاماری کتێبێکما و لەگەڵ عالەمی شعری کلاسیکا زیاتر سەرقاڵە بوو. من وەختی خۆی پێش ئەوەی کتێبخانەی باش و مەڵام ماڵەکە کرێکی و مۆعانەکە خانوم کرد، خۆم و خێزان و بەس کتێبەکانمان هاتیینە دەرەوە لە ماڵەکە. ئیتر ئەوەی بڵێن ئەوەی کرا بە ئەوە بەخشی خێزانم کتێبانە لای من وەکو تاقانەوە بوو. من زیاتر مناڵیش نەبوو، زیاتر لە باتی ماڵەکەشی تێمان بە کتێبەکانە دوو ماڵ جارێک فەرستی بووەکەم پاچیانەکەمەوە بەقی مناڵی خزمەتیانەکەم بەڕاستی لەبەرەوە زۆر خۆشەویستن لەلام کتێبەکان. ئێستا بەتەمان مەکتەبێکی گەوری بۆ دەستکەم چونکە کتێبەکان زۆرن. مەجای ئەو منیە بەڕاستیەکەی هەمووی قسمێکی ئیمال کراوە بۆنی نەبوونی کتێبخانەیەکی مۆدێرن بەڕاستیەکەی. ئێستا بەتەواو ئینشاڵڵا گەرم زولفە تۆزێک ئەوەنتر بێتەوەوانە کتێبخانەیەکی گەورەی لە ماڵە دروست بکەم بۆی کتێبەکان بۆ بێنازیە لە ئەرزان نەکەون قسمێکی. زیاتر بۆچی عاشقی چیرۆک بووم لەبەرەوەی ئەو چێرەنووسانە پێشووتر بڵێن وەکو ڕەوف بێگەرد، وەکو شەزاد حەسەن، وەکو حوسێن عارف و هەروەها باقی چێرەنووسەکانی سەروی تەمەنی من و هاوتەمەنی من زیاتر چیرۆکانم خوێندوونەتەوە، لەگەڵیان ژیانم بەسەر کردووە و لیدا نەبڕاوم. زیاتر تامەزوو دوای شعر یەکسەر باوەشم کردەوە بۆ چیرۆک بەڕاستی چیرۆک و ڕۆمان، بەڵام بە دەرەجەی ئەساس چیرۆک. هۆکار زۆرە، یەکێ لە هۆکارانە بڵین تۆ تووشی حەدەسێکە بینی شتێکە بین لە شوێنێکا سێرەکەی بەرجەستە بوو لە کتێبێکە بینیوتە لە چیرۆکە بینیوتە زیاتر ئەمە ڕاتێکیشەوە با بۆ عالەمە ئەو عالەمی کە ئەو چیرۆکنووسە ئەو کارەکتەرانەی کە تێداناوە چۆن تەوزیفی کردەوە چۆن دایناوە ئەو فلاشباکێتەوە زەنی تۆ لەبەرەوە تۆ ناتوانانی بەڕاستی
واز لە چیرۆک بێنێ لەگەڵ ژیان تا بەردەوام ژیان خۆشی چیرۆکێکە خۆی لە خۆیە ئەوەی ڕاستی بێ ئێمە لە کۆنگرەیەکەوە لە شەخلاوە و تقریبا لە ساڵینەوەیەکەوە ئەوە شتم کۆنگرەی ئێستاوە 4 ساڵە شەرعەتی نەماوە نووسەران من لە کۆنگرەیەکەوە ئەندامیشێتی نووسەرانم تا ئەم دەقەی لە حزوری جنابتانم ئەندامی ئەوشێتیم ئێستا لیژنەیەک لەوێ هەیە سەرپەرشتیاری ئەوشانەکە هەموو چوارشەمانێک یەکشەمانێک کۆڕ و سیمیناریان هەیە بەڕاستیەکەی هەر جاری شاعیرێک بانکەن هەر جاری و نووسەرێک بانکەن لەوێ کتێبەکانیان لەوێ پەخش دەکەن قسەی لەسەر دەکرێت ڕخنی لەسەر ئەگیرێ هیوادارم یەکێتی نووسەران لەسەر ئەو ڕۆتەی هەر بەردەوام سەرچاوەکان لە یەکدوان تێپەڕی کردووە من ئەوەتی فام کردوێتەوە هەر گەشتبین بووم بەوەش شارەزا مەڵێن ئەمیرەڵەبجی دائیمە تووڕەبوونمان لێ دێوە دائیمە زەردەخن لەسەر لێوانی هەبووە ئەوە بۆتە هەواڵم بەڕاستیەکەی و ناشتوانم ئەو ژۆک و کتێب لەو گەشتبینە جیابمەوە هەمیشە بۆ ڕوئاوە سەری ژیانەکەم ژیان خۆی زۆر کەمە پێویستی بە خۆشەویستیە پێویستی بە گەشتبینیە بەڕاستی چونکە تەمەەن بەشی ئەوە ناکەتەوە ڕق هەڵگری چینە هەڵگری یاخو تۆ دوورکەویتە لەو عالەمە جوانی گەشتبینی هیوادارم ئەوانش ڕووبکەن ئەو جیانەی کە ئێمە وەختی خۆی ڕۆمانتیکردەوە تا ئەم دقەیە کەماوێنێتەوە بۆ شێوەیە ئەویش دەلالەوە کە ئەوە کارێکی پاڵپێنەر بوو بۆ ئێمە خۆشەویستی هەر وەکو چۆن ماسێک تۆ ئەگەر هەوێنی تێنەکەی نامێ ئەو ماستە من ئەگەر خۆشەویستی نەبووە ئێستا ئەمە میرە ئێستا ناوم کە لە بەردەمی حوزورتا دانیشتوم خۆشەویستی لای من زۆر گەورەیە خۆشەویستی بەڵام لایەنیشی زۆرە زۆر جار وەک بە هەشت ئاسوودە دەکا بەڵام وەک دۆسەق ئەسووتێنێ ئەوێ ئاگاداریشی بی ئەوەی ئاگادار لەناو شارە بووم لە هیچ کۆڕکوبوونەیەک و سیمینارێک و کۆڕێکی شێوانە بڕوان ناکەم وجودم نەبووی خای بووم لە هەموو کۆڕکوبوونەکانە ئامادە بووم سوپاسی ئەو شوێنانەشەکەم کە وەکو سنتەری ڕۆشنبی سەرا وەکو یەکێتی نووسەران شیدۆنە بەندان هەمیشە منیان بات کردێتەوە پیان وتم فلانە ڕۆژ سیمینارمانەیە کۆڕمانەیە من پێشوەخت ئامادە باشیم هەبووە و لە هەموو کوڕەکانە بەشکی خۆم تەواجد وجودم هەبوو وەکو عەرزم کردی ڕۆژانە من کە ئێستا خانەنشین بووم جاران لە وەزیفا بووم خەریکی داوامی خۆم بووم داوامیشم تۆزێ من لە ژیانما تۆزێک ئەوەم جدیم لە ئیش و کارەکانما وەکو هەرەوە ئێسش ئەو جدیاتە هەر پێم دیارە کە دێمەوە تێکەڵاوی کۆمەڵە بم ئەگەڕم بە شوێنەوە بزانم سەرچاوەیەک کتێبیشی تازە دەرچوو بێ یەکسە بڕۆم بیکڕم یا بڕۆم بیهێنم یا ئیسیعارێکم لە کتێبخانەوەی بیخوێنمەوە هەموو هەمێکی من ئێستا بۆتە ئەوە بەڕاستێک میوادارم لە کتێبدانە بڕن چووکە کتێب باشترین هاوڕێیە لای من بیرم دێ لە ساڵی 69 تەلەڤیزیۆن شەشی بدایی بووم امتحانمان دەدا وەزاری بوو امتحان وەکو 36 ئێستا ئینشاءکمان بات و ئینشاکە بە عەرەبی دەرسی عەرەبی ئەڵێ إذا أبوك جلب من سوق خاتما ذهبيا أو كتابا أيما تختار ولماذا الله يقر باوك مسيليشي أعطوني بوك ريد لقل كتابك كامل اختيارك يوبوشي تمام مكتبك كم اختيارك لو عانا لباتي مسيلك كم خصا أولاوا الله اللي هجدير زياترنا بمنسي وشش دير من لسر نزيبو لسر كتاب كواتك كتاب لا من باشتيني هاورية يوادرهم خلقانك فراموشكي لكن كم تعزور جاجر دستملاني يجيبكن على قوتابخانەکانی شعر خۆ دەزانی شعری کلاسیکە ڕۆماتیزمەوە هەروەها مەدرسەکانی ئەدەب من زیاتر بە شاعیرە کۆنەکان شعری کلاسیکی زیاتر تاسە مەشکێنێ بەڕاستیەکەی هەتاکو ئەم شعری لیرک و ئەم شعر تازانێک کە ئێستا سەردەمێتی مەولەوی گەورە شعریشی لەسەر ئەم دوو کەڵ و جگەرە ئەمانسێکە لەسەر ئەو دوو کەڵا ئەگەر تۆ ملاحەزەکەی جگەرە خۆر بێ کە جگەرە ئەیشەشە و دوو کەڵا و ئاڵقەڵقا چێتە سەرەوە تۆ ملاحەزەی بکە تۆ لەسەرمە دوو کەڵە بەسێر شاکارێکی گەوری دووسوە ئەڵێ نەفەسێ قلیان وەژ نەفەسێوەن ئەڵقەش بە وێنەی زوڵفی کەسێوەن سەعتێ وەرمەزیەوە مەمە درۆ خەیلێ ئەڵقەش مەپێکۆ چۆن زوڵف و لەیلێ سێکە چەند جوانە لەبەرەوە من پێم وایە شاعیرە کلاسیکان زیاتر من وەکو ئەمیر زیاتر ئەم جوڵێن زیاتر ئەم منەوەرەوە ئەو عالەمە جوانی کلاسیک بەڕاستی لە سا هەشتای ماوە بەو وەزعی کە جەناب باسیەکەی من هەر خۆشم ئیهمال کردو لەزەر لایەنێکەوە
ینی لەوانەیە شۆنی گلەیینی چکە شتێکم نەکردو ڕۆژان لی پەشیمان بم ئیلا لەوانە بێ هەموو ژیانم تەرخان کردو بۆ حاڵاتە لەوانەیە دەور پشتیشم زۆر نیگەران کردوێ ئەڵێن تۆ 24 ساعت خەریکی ئەمەی تۆزی ژیانی خۆش تەرخانکە وەڵام بە پێچوانەوە من هەموو ژیانم تەرخان کردو بۆ سۆشیال میدیا بۆ کتێب بۆ ڕۆژنامە بۆ گۆڤار عالمی ژیانەکەی خۆم لێوا بینیوێتەوە لەو جیانە بەڕاستی واللهی من پێم وایە سۆشیال میدیا بەو شێوە زەقە نییە کە جەناب بدەڵێ زەریدا بێ خەڵکەکە لەوانەیە خۆی خراپ بەکاری بێنێ اینا سۆشیال میدیا بڕوا ناکەم زەریە بێ بەو شێوە زەقەی کە باز دەکرێت ئەڵێ بەیشیان وت ڕبە هەنارە وتی هەمانە بەس بۆم خەسێنا تێگەی بەڵام بۆ خەسێنا زەرەی لە خەڵکدا بەعکسەوە خەڵک خۆی لەوانەیە بەجوان بکە من تایسە زۆر لەگەڵی هەسڵ کەوتم کردو بەڵام تایسە هیچ زیانێکی بە من نەگەیانەوە ئیلا لە خۆشبەختی نەبێ من لە زۆربەی کۆبوونەکان ئەوانەیە کە کۆڕی شیعرین زیاتر کۆڕی هێزرین زیاتر بەشدار بووم لە سا 80 تا ساڵ لە ساانەوەی ئەوی تەواژودم بوو بێ لە محوەرەکەیە من پێم وایە هەر هەمووی پەیامێک و ئیسفادێکی بە ئەمیر هەڵەبجەی گیان بێ لەبەرەوەی هەروە بە بۆشی نەهاتووە دەرەوە لابد کە چوومەتە ئەوێ برادێکی لەوێ دیوانێکی هەبووە دیوانەکەی ترح کردووە کۆمەڵی شعری لێ دەرێناوە شعرەکانی خوێنێتەوە لابد جێگەی سەرنجی من بووە لەوانەیەک دوو ڕۆژە پێ و مەشغوڵ بووم لەوانەیە شتیشم لەسەر نووسیوێ کە ئەو شعرەجێی سەرنجم بووە چکە خۆ دەزانی جیانێکی زۆر گەورەیە کۆر هەبوو هاتوومە دەرەوە پاش دوو ڕۆژ خۆم لە ڕۆژنامە لەسەر کۆڕەکەم نووسیوە لەبەرەوەی زۆر ئیسفادێکی گەورەم لە کۆڕەکە کردووە نووسیشم لەسەر نووسیوە هەروە دەستبەرداری نەبوومە ڕاستەکە هەر بڕم جێوگرم و بێمە دەرەوە پەیامەکەی من زۆر بە کورتی ئەوەنەیە بەڕێی من هیوادارم گەنجان خوێندنەوە هەتا نووسی خوێندن لە نووسین باشتر ئەوە پەیامی منە ژیان پێویستی بە پێکەنینە زیاتر بە گەشتبینی زیاتر مەسەلێکی عەرەبیە زۆر جوانە ئەڵێ تەسحەق یسحەق عالم معاک ئەڵێ پێ بکەنە هەموو دنیا لەگەڵ تا پێەکەنێ تبکی لوحدك ئەگەر بگری بەس بە تەنیا خۆتەگریت لەبەرەوە هیوادارم خەڵک ڕووبکاتە عالمی پێکەین نەکە چونکە ئێستا حتا زۆربەی نەخۆشە نەفسیەکان لە سا 50 عیلاجەکە ئەڵێ بڕۆ دەرەوە پێ بکەنە چۆرە گەشت و گوزار گەشتبین بە ئەمانە بۆ بە عیلاج حتا هیوادارم خەڵکی بۆ ڕووی ئایا سەیری ژیان بکە چونکە ژیان جوانە ژیان خۆش من زۆربەی شیعرەکانم زیاتر لە گۆڤار و ڕۆژنامەکانە هەمووی بڵاو کردوێتەوە ئەوەی توانی بێتم و زروف دەرفەتی نەدا کۆم کردەوە کە دیوانێک حازرکم بە ناوی ئەم چرایە کەس سووتێ هیوادارم نەکوژێتەوە چرایە بەڵامی تر باقی شێعرەکانیشم لە زۆربەی گۆڤار ڕۆژنامەکانە بڵاو کردێتەوە ئەمە لە جەریدەی هەولێران بەجەری شعری منە لەسەر ئاڵا لەسەر ئەم ئاڵا پیرۆزەی کوردستان ئەمە شعری منە لەسەر عەشق و مەرگەسات لەسەر کارەساتی هەڵەبجەی بەداخەوە هیوادارم هەڵەبجە بێتەوە بە هەڵەبجەکەی جاران هەڵەبجە پێویستی بە ئاوەدانیە بەڕاستیەکەی وە زۆر شاعیری کەژەیە شعران بۆ منووسێ بۆ نمونەوەکو ئێستا برزوی حاجی حەیبلێرا ئەم شعری بۆ منووسێ پیاوێک کەڵەگەت وەک خەم زۆربەی شاعرەکان دکتۆر ئەمین شعرێکی بۆ منووسیوە سەردان حەسەن هەڵەبجەی شاعیرە شعرێکی بۆ منووسیوە بە ناوی کتێب من سوپاسیان دەکەم لێرەوە بۆ عەشق و مەرگەسا دەڵێ بەتەنیا من نیم سۆزی عەشقە لەقل لەیدابم وەک دەروێشێکی ڕۆح سپی بێگەرد لەناو پانتایی خانەخایەکی دووکەڵاویدا تەنیا جێمابم کاتێکیش گڕی ئەو سۆز و عەشقا هەڵمەت بۆ جەستە و ڕۆحم دەهێنێ تەنها عەرەقی سەرگۆنا و سنگی ڕامەچەڵەجێنێ دڵنیا دەکەم ئێش و ئازاری زامی هەڵەبجە ناخ ئەهەژێنێ ئێستا هەڵەبجە هەر بە کەساسی ئازارەکانی لە کۆڵ خۆی ناوە گەمەی سیاسی و یارمەتی درۆ و پروپاگەندەی خستۆتە لاوە ئەمە عەشق و مەرگەسات شەریکە سووتان ئەوەتی هەم بۆ تەگەڕێم نادۆزمەوە ئەوەتەی هەم لە ئەندێشە دەخۆمەوە
کەچی جارێ وەک ڕەو باڵندەی نیشتمانم بە سەردانیش نایتەوە خۆزگە ئەمزانی ئەمێستا لە کراری چ دەریایشە بەتە ڕاکشاوی هۆن هۆن فرمێسک هەڵ ئەڕێژی بە تەنهایی بۆیە دوجار بڕیارمدا بۆ لەگەڕێم یەواش یەواش زۆر لەسەر خۆ بۆ بسووتێت. ئەم سووتانە تەواوکەری شێری چکەیە بە یەکۆن چکە وەختی خۆی من هاوڕێیەکم هەبوو خانمێک زۆر هاوڕێم بوو لە بواری سیاسیوانە بەداخەوە لە دەرەوە شەهید بوون ڕۆژ حتا گۆڕشتیشی نییە ئەو شعری سووتانە زیاتر بۆ ئەوە شەرێکی کەش ئاهات شەوانە بۆ لای من وەختێکە زانی شاری هەڵەبجێشە و ئەکرد بە پۆستەری سیاسی بۆ و ئافرەتی خۆی و بانی ژوژە گەڕایەوە بۆ سلێمانی ئەو جەرائەتم بەڕاستی لەکەم خانمادیەوە بەدا هیوادارم خانمەکانی کەژ ئاون لەبەرەوە من ڕۆژێ برادرها وەلامەتی ئەو خانمە ئەناسی وتم بەڵێ وتی ئەی بۆ شتێکە بۆ نووسیوتمەوە خوشکیشم و هاوڕێشم بوو لە عینی کاتا وتم جەنابەت چی وتی من ئەوەزە وتم دەبڕۆ لە کتێبخانەی گشتی شعرێکم بۆ نووسیوە بڕۆمە عینوانی دەکەوی بێنە ئەڵێ خوشکم هاوڕێم لە بیرم دێ سەرجەم ئێمەت دەکردە خەڵ سەگت دەکردە پۆستەری ناکازاجی و ئەدا لە سنگی ڕەشی شەو لە پاشکەمێک دڕت ئەدا بە تاریکی و شەو من دەکردم مانگە شەو خوشکم هاوڕێم پاشکارە سار هەرچی کوچە و گشت کۆڵانی ئەو شارێ وەت